الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستان لخزمة كتابي نيابي مختصر منهاج القاصدين كدوجر كرت كراوي كتابي إحياء علوم الدين هم رجاني كدو شم عسركي لخزمة أنا أبين ديارة كتاب الزور من لخندو كم يشماوة كيشتو انت بشي منجيات أو بشي كإنسان بشي أقات أخوة بشي رزقاري أبي بشي نزيك أبي تولى رب العالمين. موضوعية كم تيا باس مان كلو باسي توبة مان كلو كإنسان بهوي توبة وزور نزيك بيته لأخوة جل جلاله. موضوعي دوهمش باسي الصبر مان كلو. أمرو إمام غزالي أيوشتيكي قرنگ مان بيبالي بالصبري نخوشية. إنسان صبري نبي فعلا نخوشة. صبر خوي بو خوي دوايا. أجر إنسان صبري قرد آرامي قرد أجري زور قوري دزگيره بي ودواي دردێکی زۆر کوشندە لە ئینسانە کە بریتیە لە بێسەبری و بێئارامی و عەجوولی حەلی ئینسان بەوە ئەبێت کە سەبر و ئارامێکی زۆر گەورە بگرێ. ئێمە ئیماندار زۆر پێویستمان بە سەبر هەیە بە تاتی لەم ڕۆژگارە. بۆیە ئیمام کۆتا باسی سەبر بەوە ئەهێنێت بەیان و دەوای سەبر. باسی وەکە کە سەبر دەوایە ئینسان سوودی لێ وەرەگرێ وما يستعان به عليه بچی ئینسان ئەتوانێ زاڵ ببێ بەسەر خۆیان یا چی هاوکاری ئەکا کەوا سەبر بگرێ. ئەفەرمی ئەعلەم أن الذي أنزل الداء أنزل الدواء ووعد بالشفاء. ئەو کەسەی کە نەخۆشی دابەزاندووە دا کە خوای گیانە هەر ئەو کەسەش دەوای دابەزاندووە کە خوای گیانە وە شیفای ناردووە بۆ ئینسانەکان. چۆن بێسەبری نەخۆشیە سەبریشی ناردووە. ئەفەرمێ فالصبر وإن كان شاقا فتحصيله ممكن بمعجون العلم والعمل. أفرمي أجر شيء صبر قلت له آرام قلت زور زحمة وناراحة بلام بدسيناني ممكنة أكري إنسان بدسي بينه بمعجون العلم والعمل بويك علم وعمل تيكلبك بك تهويرك تيكل كراو. فمنهما تركب الأدوية لأمراض القلوب كلها. أألم دوان العلم وعمل هرشي دواها هر هموي دوا كان يضل أألم دزگير أبي علم زانسته هبه عمله هبه أم دودانه. فيحتاج كل مرض إلى علم وعمل يليق به. هرشي نخوشي إنسان هي نخوشي باطنية كان إنسان نخوشي الضلية كان إنسان نخوشي الروحي إنسان بوا أبيتك علم وعملي هبه. لو مسألة لا يخشان بخوي به إن شاء الله نجاتي أبي. فإن العلل إذا اختلف العلاج. أجر هاتو نخوش كان جورجور بون علاج كان شان جورجور أبي إذ معنى العلاج مضاد. أجر إنسان تايهبو فأبردوها بالماء. الحمى من فيح جهنم فأبردوها بالماء. في غمريان صلى الله عليه وآله وسلم فرمي تاي إنسان لحالاوي جهنم ساردي كانوا بأو إنسان كابو علاجي گرمی بریتیه لساردی. علاجی ساردی گرم کردنه به همان شیواز به همان ام دستوره. امی مسلمان پیوستمان بوی علاجی دردکان ما نبکن. افرمه چی با نمونهک بینینه و غزالی افرمه انسان جاری و هیا پیوستی با صبر گرتن هیا لمساله جماع و سرجی کردن و مسائل شهوانی انسانه. پیوستی با صبر هیا چی بکا بوی کنترولی خوی بکا. افرمه جاری و هیا ئەوەندە زاڵ ئەبێ ئەم نەخۆشیە بەسەریا نەئەتوانێت دڵی بپارێزێ نەئەتوانێت چاوی بپارێزێ نەتوانێت داوێنی بپارێزێ. ئەفەرمێ عیلاجی ئەمە بە سێ شتە بێت. عیلاجی شەهوەت لە ئینسانە بە سێ شتە بێت. یەکەم دانە ئەفەرمێ مواظبة الصوم ئەوەیە بە ڕۆژوو بێ زۆر بە ڕۆژوو بێ. والاقتصار عند الإفطار على قليل من الطعام. نەک بە ڕۆژوو بێ و ئێوارە زۆر بخوا نە بە ڕۆژوو ئەبێ و کەمیشە خوا. بربان كاتو لسر شتكي بسيط كم هتاوكو علاج الشهوتي اكا صال ابي بسر شهوتي خويا وخالي كم خالي دوهم الرقا كان كأرون بو او شهوة الرقا كان ابري او رقاني كتوشي نظري اكا او رقاني كتوشي بينيني افرتي اكات
ڕایان ئەگرێ ڕێگاکان ڕائەگرێ مۆبایلەکەیەتی خوێندنەکەیەتی دائیرەکەیەتی هەر شوێنەکەیە ئەم ڕێگایانە محاولە ئەکا ڕێگای بینینی ئەفرەت کەم کاتەوە لە خۆی ئەفەرمێ بۆچی فإنه إنما يهيج بالنظر مسائل الشهوة لإنسان بهوي تشاو بهوي سير كرنوا طغيانكات لحد خوي تجاوز أكا والنظر بالقلب والقلب يحرك الشهوة تشاوي كر أعزادي إنسان تشاوي بقريه نايجولينا بلام كاتي كبدل سيري كر أو كاتا الشهوة لما أجوليه أي دواي أمتشي أفرمي العزلة أويك خوي ببارزة دور كبته ولا خلق والاحتراز عن مظان وقوع البصر على الصور المشتهات لكا أو ينانيك وتأثير لما كانوا أي جولنا لو ينانا دورك يوتو أو موقعانيك توشي أو يكن دورك يوتو ليان فإن النظر سهم مسموم من سهام إبليس سير كردن يكشكل التيرة جهرة ويبيسكان كشيطان أينري والضل إنسان مسلمان بيكوتك أفرمي ولا يمنع عنه إلا غمض الجفن أو الهرب أفرمي دوش تشارة سري يا تشاوكاني أقريت دايخة تشاوكاني لأسي يا رأك لو موقع شوين رأك كتوشي أو حرامان أبد كوابو خالي يكم بكنترولي خوي بالرجوع بها تاوكو هيجاني شهوتية أخواره وإيواران كم أخوة إفطاركاته تاوكو شهوتي كم بتو دوام أو موقعاني كموقعي تهمن أو موقعي جولان دنو حركي أما أو موقعان الرأقري سواء موقعي انترنتية موقعك لشوينك لجاقايك خوي الرأقري لبرانبر أمانا سيهم تسلية النفس بالمباح هول أداب مباح جاقاي أو بقريته لك الخيزاني خويا هول بدا بوجن هنان بيغمريان صلى الله عليه وآله وسلم هاني وأدا من استطاع منكم الباءة فليتزوج للرواية يا معشر الشباب هو جنجة كان من استطاع منكم الباءة فليتزوج أو كسيتواناي هالصوران دني خيزان وهاوسري هي بخيزان بيكو بني طبعا للزمان إما سبحان الله جنزو ترساوة ناقشين يعني وروي أم زمانه تكاليف زوزو قرز ولا سرشاني بياو كان محاضرة كباسم كردو كأمره باوك أركيكي زور قوري قرسي مادي أكيوتا سرشاني بس أحمد لي درسي بويا همو جنج صلق أكاتو ولا مسائل زواجة بلام أقر بير كانوا ولا بركات كأخوة قورت شون بركات أخاتنا ومسائل زواجة إنسان إقدام أكالو مسألة هيتش يجيونا دات هجاري مكرياني قصيكي خوشية لتشتي مجيورة الله رجعنا 15 بيا أكل يك جمنان بي أخرى بركو بيك حج بشينا أكل الله لوز أنا راح أتابم لبغا خم قاچاغ 15 بيا أكم الله لا يصور شيء رسم أقولته 15 دام الله رجع سير كم بيا كم بيني سلامي لكن أو هجارة مد لكويتو أمان أي أخو سلام دو تو لكيو بياوي كرو خرجنا كتبو هنا يتو لكيو مالا من خم ناس برجني تشيو هنا الله جنكم لإيران وهنا وبقاو الله رشتم سيركم لمالي بياوي خزان دانشتو الله هاد الدنيا ملي هاتويك أي هوار باشي خمنا كبانزا بجاي تير سكين خمنا ناخم تابعني برسيمة ورا أمشي هاتسر الله نمزاني تشيبكم الله خزانم سيرم كرد چند دينارێکی پێیە الله چون تەباخێکی بچووک و هەندێشتی وردەم کڕی و پیاوێکی لە ڕێی خوا ژوورێکی داینە کە تیا ئەبین الله سبحان الله هەر ئەم 15 بوو سێژەم الله جارە یەک ژەم خواردنمە خوارد الله سێژەم خواردنمان پێ ئەخوارد خۆم خێزان مناڵ خوا بەرەکەتی تێخست پارەشمان لێ ئەمایەوە و پاشەکەوتیشمان نەکرد الله دوای ماڵێکی جوانترم بەکرێگرت دوای وەزعمان باشتر بوو الله هەر ئەو تۆزەشم دەسەکرد بۆیە ئینسان ئەگەر سەیری لایەنی بەرەکەتەکە بکە هیچ ترسێکی نابێت چونکە خوای گەورە خۆی شتەکانی تەوزیع کردووە ئەگەر تۆ دەفلس پارەت هەبێ دەفلس قەرار بێ ئەم دەفلسە بۆ تەنها خۆت بێ بەشی تەنها خۆتەکە قەرار بێ بەشی دەکەسکە بەشی دەکەسەکە خوا خۆی بەرەکەت ئەخاتە ناو نهێنیک و سڕێکی تایبەت هەیە لە مەسەلەی زەواجە کە خوای گەورە خۆی ڕسق ئەدا بەو کەسانە بۆیە ئەفەرمێ هەوڵ ئەدا بەڕۆژوو ئەبێ هەوڵ ئەدا لەو موقعانە خۆی دوور خاتەوە ئەگەر ئەوانە نەبوو زانی هەر کۆنتڕۆڵی خۆی پێ ناکرێت سێهەم محاولە ئەکا زەواج کە هەر شێوازێکی کردووە ئەویش وەذالکە بالنکاح ئەوەیە خێزانی خۆی هاوسەرگیری خۆی جێبەجێ ئەکە
أفرمي وكل ما يشتهيه الطبع من الحرام هرتشيشتك طبعي إنسان حزي ليك لحرام ففي المباحات غنية عنه سبحان الله خواهي كردوا بحلال بوي پر كردويتو أكري حلال بكار بيني أو حرام بكار نيني لها مشتكانا خواه بحلال بوي پر كردويتو برو بدوي حلال كان أبقى رواز لحرام كان بينه وهذا هو العلاج الأرفع في حق أكثر الناس أفرميم علاج السيهما باشترين علاج قورترين شهر سرى بو زوريني خلقي زوريني الله وكان أما علاجك أنا لأن قطع الغذاء يضعف ولا يقمع الشهوة بخلاف هذا أفرمي كاتك إنسان غذائي خوي أبريته وخواردن كما كاتو أوانا أفرمي هرهموي لاوازي أكا وشهوتك شي هندجال بنبرناك بالطوالي بوي الضرورة أم خالصي هما بوردي سير كريك وأبو غزالي بكورتي إيه بيمان بلي أي أو كسيكوا صبرت نية لمسألة سرجي كردنو مسائل شهوانية سير رقات هي بوي شار سرتك يكم رجوب الزور دوهم أو موقعاني كإثاريتو أكن تو أجولينا قصية لقل كسيك بينيني كسيك هرشي وازيك رسم ويانيك خوتي لدور خروا السيهم هول بدا بحلال أو شوينا بركروا أو جاقايا بركروا لعل خواهي قورا بركة بسرتا دا أبارينو لو حرام أتبارزك وابو دوايتو صبركيتو بمسيشتا دزگير أبي لو بابتا أفرميك وابو إنسان بيسي بمجاهده هي أبي خوي ماندوكا وتصور مكان بروا كان جاريوه گنجك أبيني توشي قناه بي لجهادي زور قورايا يعني وتصور مكان گنجك أبيني لسر أو جهاده سيركي سيري أفرتيك بس سوك سيري مكان أو گەنجەکە نفسی خۆی سەرکۆنە ئەکات و پێی ناخۆشە تووشی ئەم بەزمە ئەبێت و بەڵام چاری نییە و کۆنتڕۆڵی خۆی ناکە و ڕۆژێ خۆی ئەگرێتەوە ڕۆژی دووەم ئەکەوێتەوە ناو گوناه و ئەمە لە مجاهدەی نەفسایە ئیمامی غەزالی فەرمێ ئەکبەر جیهاد بریتێ لە جیهادی نەفس گەورەترین چۆن مجاهدی ئەبینی لە پێناوی خوا شەڕەشم شێرەکە ڕێک ئەو گەنجە بێنە پێشاوی خۆت ئەو هەیە لای خوا فەزیلەتی زۆر گەورەیە لعل رب العالمین لە هەموو گوناهەکانی ئەبورێ بە یەک مجاهدەی بەسیط کە ئیکە بويا إما هر هما بيسان بمجاهدة هي إنجا حتى إنسان مجاهدة زياترك باشتر ظالمي بس النفسي خويا فإن من عود نفسه مخالفة الهوى غلبها متى أراد أو كسيك نفسي خويا رابين لسر بيتشواني هوا ونفسي بجولته كي بي نفسي خويا بي كنترول كريتو بهذا برابر بنفسي خويا أتواني خويا كنترول كريتو بزانا نار حترين جوركاني الصبر ومجاهدة أوي إنسان لما تجاوزك طبعا هو بشي شهواني نانا لما تجاوزك تو أبي الصبر قري خيالي خراب نكي خيالي خراب بدلتا قزر نكا أما حقيقة إنسان خيالي بيجي وبيرينكي أفرمين نار حترين جوركاني صبر ومجاهدة أوي ناخي خد بارزين لخيال كردن وإنما يشتد ذلك على من تفرغ واعتزل باشا أو كسيكوا خوي يقلا أكاتو بو أمو دوركويتو لخلق سبحان الله هرج أكات السري مسائل وسواس وحديث النفس وخيالات هرج كان سري بلا ماري أدن ويو كساني كأسنى اعتكاف والسرتاي شنو اعتكاف يعني به يكسر محالتين ودروس أنواع جوري خيالات هرج يعني بو يعني كدوركو نخلق عزلاء كان بنا أقرن بوي شار سري نخوش كان بقوترين نخوشي سريانتيا هل أداك بريتيا لخيال وخطورة كان كس إيمان دار كان زور كاد لكاتي نيوجيانا طاعتيانا خواناسيانا أم بابته هيرشيان بو يعني أنواع خيالات الرؤكات ميرشيان ذهنيان جاريوه كسي وهي برقنا قري وازل النيوجكي هنا الله كان نيوجي كم حمو خيالات كسي أوندنا راحتي أكا بويا أفرمي فإن الوساوس لا تزال تجاذبه أو كسيك وأشتنا أو كأيوة الدور كويته وأيوة لقى الخوايا بيوندي دروسك أنواع وسوسة بالكيشي أكا ولا علاج لهذا إلا قطع العلائق هج علاج جنيبه أم مسألة إلا بريني هم علاقة بيوندي كان نبي هم خود بكيت يكهم فكري خود بو ملكوتي أسمان كان ولا رب العالمين بروا سيد الصناعات خوابكي سيرك بيركروا لهمو أوانيك أخوي جورا خلقي كردون دروسي كردون شن جورا درجة كاني معرفتي خوا بقرا وإلا وسواسي ولا خيالي خراب نجاته به إنسان أجر هاتو زور سيري أم بابي كرد سبحان الله سيري عظمتي قدرتي خوا ودا صلاتي خوا أوانيك سبحان الله ورد زال أبي بسر خيالاتي بتشوكو نفسي أماري خويا
چەند جوانە ئینسانی مسلمان کاتێک کە زاڵ ئەبێ بەسەر ئەو لایەنەی خۆیان. لەم شەوانە سێری گرتە ڤیدیۆیەکی دکتۆر عومەر عەبدولکافیم کرد، زۆر تەئسیر لێ کردم. لە باخێ لە باخەکانی ئەفریقیا هاتووە سەرنجی مسلمانان ڕائەکێشێ بۆ ئەم باخ. گەڵایەکی وشک کە کەوتووە هەڵیەگرێ، ئەم گەڵا ئەبینن کە کەوتووە، ئەم گەڵایە وما تسقط من ورقة إلا بعلمها. باشە ئەم بعلمه إلا وەرەقەیەک نییە لە ئاسمانەوە ها لە دارەکەیەوە بکەوێتە خوارەوە چەند پێچە خوا، هەمووی لە عیلم و دەسەڵاتی خوایە. ئەم گەڵا سەوزە جوانە ئەبینن بۆی بڕیاردا ئەوەندە ئۆکسجین بدە بەسەر زەوی و چی بکە و کارەکانی خۆی جێبەجێ بە عیلمی خوا هەموویەکە. وەرە بیرکەوە لە دەسەڵاتی ڕەب العالەمین کە ئینسان سەیری سونعەتی خوا ئەکا. وەڵڵاهی بەدیار دارێکەوە گوڵێکەوە دانیشە عمرت تەواو ئەبێتەوە لە گوڵەکە تێناگەی. چ جایەوە ئینسان لە ژیان تێبکە، لە دەسەڵاتی خوا بیرکەرەوە چ قودرەت و چ دەسەڵات و چ جوانێکی بەخشیوە بەم کەون و کائیناتە. ئەم بیرکردنەوەی لە دەسەڵاتی خوا جەل جەلالە و خەیاڵات و خوتوڕەی خراپ لە دڵی ئینسانە ڕائەگرێ حتا وەکو ئەمە زاڵە بێ بەسەر دڵیە و پاڵ ئەنێ بە شەیطان و وەسوەسەی شەیطان لە دڵیان ناهێڵێ. ئەو کەسەی ئەم حاڵەتەی هەبێ لە ناخە، ئەم جوڵەی هەبێ زۆر مهمە. ئەگەر ئەمانەت نەبوو ئاگات لێ بێ زمانت زمان. مثلا جاری وای هەرچی ئەکەی فکری باشە بۆ ناکرێت، ناتوانانی دەسەڵاتی خوا سیرکەی، ناتوانانی سەیری قودرەتیکەی. ئەفەرمێ وەرە خۆت یەکلاکەرەوە لەم مەسئلە، زمانت بکە بە زمانێکی ذاکیر، زۆر ذکرکە، ئەستەغفر الله زۆر کە، سبحان الله زۆر کە، الحەمدولله زۆر کە، مەجال مەهێڵە با خەیاڵاتیش بڕوە، هەر ذکرەکان بکە، سەڵاواتی زۆر زۆر بدە، لەعەل خوای گەورە دەرگاکانت لێ ئەکاتەوە. ئەفەرمێ قراءەتی قورئان بکە، ذکر بکە، سەڵاوات بدە، زۆریش هەوڵ بدە محاولەکە دڵە ئامادە بێت لە کاتی ذکرەکانە. فإن الفكر الباطن هو الذي يستغرق القلب دون الأوراد الظاهرة. شكا براسي فكري باطني إنسان كبير لدى صلاة إخوة أكاتوا أمزال أبي بس الدلي إنسان وايلي أكل وساوس وسوسة كان رزقاريك زورق للذكر الظاهرة كانت تنهى بزمان بكي لو أشي أمزال يدبو دروز نكا. فهذا الذي يمكن أن ينال بالاكتساب والجهد. أما بالجهد واكتساب خد دزجير أبي هول بدل لقليا محاولك إن شاء الله خوي قول دلو خيركاته. أفرمي أندازي أويك بو إنسان كشف به رادي أويك للطفي خوا لأحوال وأعمال عبادة درأك والله أما بالضبط وكو الراوة الراو جاري وهي إنسان طبعا أويك الراوشي بأزانه بياني حتى إوار أرواح جناكوش قبلا قريما بيننا بيشاي وغوتان كسيك خريك الراو كردنا لبحريك باشا قلابي خوي هالداوة حتى إوار سيرك يك ماسي في أيجير سبحان الله أو الرجاء يك داني بيجير الرجاء كتير أرواح هر هالي أداو داني أقري هر هالي أداو داني أقري كميك چند ساعته كم الراوي كرد بلا ماسي زوري جاري وهي حتى إوار دانش يك دانش ناقري أفرمي أعمالي إنسان كان أوايا لقى رحمي خوايا شون أم راوتي بدس خويني تشاور الرحمي خواك بلام قلابي خوي هلا دا شون كابرا راوتي كراوك تفنجي خوي حاضر كردو تشاور الرحمي خواك صيد يشتبه تبردس أفرمي مش أوهاي إنسان كهاد لجر أحوالي خوايا أحوالي رحمتي خوايا دانيش خوا درو خير ليكاد جاري وهي إنسان سبحان الله داء شيء لجر رحمات رب العالمين محاولة خوي كردوه هولي داوە کۆنتڕۆڵی خۆیکە ئیتر چاوەڕێ ڕەحمی خواکە سبحان الله جاری وایە بە جوهدێکی کەم شتێکی گەورە دەستگیرێت جاری واشەیە بە زۆر جوهد هەچی دەستگیر نابێت جاری واشەیە بە جوهدێکی زۆر شتێکی کەمە دەستگیرێت ئەو ئەکەوێتەوە سەر ڕەحمی خوا جەل جەلالوه مهم ئەوەی لەسەر شانتە کە تۆ مکەلەفی پێی جێبەجێکەی بریتێ لەوەی تۆ چەندێک توانیوتە ڕاوەکە دەڕێک و پێک جێبەجێک اینجا ڕەحمات و نەفەحاتی خوا زۆر گەورە والله جاري وهي يعني بحسب رزق إنسان شون رزق لظاهرة أدا لباطني شاءوها جاري وهي لدواء إنه يجدان يشتري الدعاء أكي سبحان الله رك أو دعاء جيرا همو جياني تو أقوري بخور جياني كوبلغايا أقوري وإنسان قد ما نبي لو كاتانك كاتي خيرا قد ما نبي شوين الراوي تويا قلابي خوت هلا رنو أوكو تشاورك لعل قورتي ما سيب قسمتي تو كزنازن بۆیە دوای نوێژەکان دوای بانگەکان شەو کاتی خەوتنت خەبەر تەبێتەوە ذیکرەکان لە یاد مەکە دوعای خێر لە یاد مەکە ابن القیم ئەفەرمێ ئەمە قەدەر بە قەدەر ڕەت دەکەینەوە قەدەری خوا کە هەیەتە خوارەوە بەڵام مصیبەتێ بە قەدەری دوعا بەرزیەکەینەوە نایهێڵین لەسەر خۆمان
بۆی ئێمە زۆر پێویستمان بەو لایەنەیە پێویستمان بە ڕەحماتی خۆیان بچینە ژێر ڕەحماتەکانەوە تاوەکو دەرگای خێرمان لێ ئەکاتەوە. ئەفەرمێ سوبحان الله هەر چۆن ئینسان ئەگەر پارچە زەویەکی هەبێت یەت پارچە زەویەکەی جوان ئەکێڵێ پوش و پەڵاشی لێلا ئەبە تۆیەکی جوانی تیا ئەنێژێ و چاوەڕێسی ئەکات چاوەڕێ ڕەحمەتی خوا ئەکا ببارێ زۆر کات ئەبێ باران ببارێ بەڵام احتیمالیشە نەبارێ بەڵام ئومێدی زۆرە بە ڕەحمی خوا هەر سەیری ئاسمانەکە چاوەڕێ ئەکا دەی خوا گیان بارانێکی بەڕەحم بۆ ئەم زەوی زارم بنێرە بۆ ئەم گەنمم بنێرە بۆ ئەم جوێم بنێرە ئەمە چۆن چاوەڕێ ئەکات تۆش دوعا ئەکەیت و ئەوە چاوەڕێ ئەکەی لەعل خوای گەورە لە فرسەتێکە دەرگای خێری لێ ئەکاتەوە. والله جاری وایە ئینسان بە لەحظەیەک ئەبێت یەکێ لە ئەولیای خوا جل جلاله ئەوەندە خوا دەروی خێری لێ ئەکاتەوە. ئێمە پێویستمان بە چوونە ژێرباری ئەم ڕەحماتانەی خوایە جل جلاله ئەبێ زۆر ثیقەمان بە فەزلی خوا هەبێ کە بزانین بارانی ڕەحمەت بەسەر دڵمانە ئەبارێنێ کەوابوو ئینسانی مسلمان ئەبێت چۆن کەسە فەلاحەکە جوتیارەکەیەت زەویەکەی پوش و پەڵاشی تیان نایەڵە تۆش دڵت پوش و پەڵاشی تیا مەیەڵە پاکی کەرەوە ڕێگەکانی خراپەکاری ببڕە تۆوی چاک ئیرادەی خەیر ئیخلاص و بۆ خوابوون لە دڵتا بچێنە و چاوەڕێکە هاکە هەوای ڕەحمەت و نەسیمی ڕەحمەت زەویەکەی تۆشی گرتەوە دڵی تۆشی گرتەوە دەرگای خێری لێ کردیتەوە هاکە خوای گەورە بارانێکی بە ڕەحمەتی وای بۆ ناردی کە لە تەسەووری خۆتا نەبێ هاکە قولاپی تۆ ماسیەکی گرت کە لە تەسەووری کەسا نەبێ زۆر ئاسایی خوای گەورە بە ڕەحمەتێک بە فەزلێک دەرگایەکی زۆر گەورە لە تۆ ئەکاتەوە هەمووتان ئالی سعدیتان بیستووە لە بەغا عائلەیەکن ماشاءالله لەوە چی ئێستا هەر ئەو عائلە خۆیان 50-60 عالمی زۆر گەورەیان هەیە باوکی ئەمانە پیاوێکی زۆر فەقیرە حەوت کوڕی هەیە هەر حەوت کوڕەکەی تەواوان پرۆفیسۆری زۆر گەورن هەمووی کتێب نووسن هەمووی خەتیبی زۆر باشن زانای زۆر گەورن لە ئاستی عێراق خزمەتێکی یەکجار زۆریان کرد طبعا ئەم پیاوە یەکێکە لەو پیاوانەی کە زۆر خزمەتکاری مزگەوتەکان و مەلاکانی هەموو بەخاو بوو ئەڵێ یەک دوعای هەبوو ئەڵێ ئەچوو فەلاحەتی ئەکرد خۆی مانوو ئەکرد شتێکی بەرهەم ئەهێنا ئەم شتە جوانە ئەهێنا تەقدیمی ئەکرد بە یەکێک لەو مامۆسایانە تخوا دوعامە بکە بە مناڵەکانم ساڵح بۆ ئەم مەلای ئەبر بۆ ئەو مەلایتری ئەبر بۆ ئەم مزگەوت ئەڕۆژ خزمەتێکی تیا ئەکرد هەنێ مزگەوت چووە بەس هیچی پێ نەکراوە ئەوەندەی نەبووە بەس پاک و خاوێنێکی مزگەوتەکەی کردووە بەس ئەو دوعایەشی هەبوو خوایە ئەولادەکانم ساڵحکەی بیان کەیتە خزمەتکاری دین سبحان الله هەموو ئەولادەکانی نێرومی نەک ئەولادەکانی وەچەکانی هەر هەمووی حتا ئێستا بڕەکە هەمووی زانای گەورە دەرەچن یعنی من لە دکتۆرایە کوڕەزایەکی ئەو پیاوە دەرسی پێوتی لە ماستەرە کچە زازایەکی دەرسی پێوتی یعنی بۆتە خێر و بەرەکەتی بۆ هەموو عێراق دی پیاوێکی زۆر سادە بەڵام موقعەکانی تەرک نەکردووە لەوێ دوعا دەی خوای گەورە لە تۆڕی ئەوە لە قولاپی ئەوە خێر و بەرەکەتێکی زۆر گەورەی دانا بۆیە ئینسان مەئیوس نەبێ نەڵێ وەڵا ئیتر من شکام لە بەردەم نەفسما لە بەردەم شەیطانە قەت تۆ ناشکێی دڵەکەت پاک کەرەوە بیدە لە بەردەم ڕەحمەتی ڕەب العالەمین و چاوەڕێکە نمەی بارانی ڕەحمەت بەسەریادا ببارێ دەروی خێری لێ بکرێتەوە والله جاری وایە ئینسان 1 ساڵ 2 ساڵ مجاهدە ئەکا بۆی چێژ وەرگرێ لە شەو نوێژ وەری ناگرێت بەڵام هەموو شەوێ هەڵەسێ و چاوەکانی بەرزەکاتەوە یا ئیلاهی چاوەڕێ فەزلی تۆ ئەەکەم دای بارێنی بەسەر ئەم دڵە گوناهبارە پەیوەندی لەگەڵ خۆتا دروستکە یا ئیلاهی لە کتوپڕێکا پەیوەندەکەی بۆ دروستە بێ ئیتر سەریشی بڕی ناتوانێت تەرکیک زۆر کەس هەیە بە ڕۆژوو ئەبێ زۆر خۆی هیلاکەکە چاوەڕێەکە دەی خۆی یان چاوەڕێەکەم هەر وەستاوم ئەوە چەند ساڵە بە ڕۆژوو ئەبم چاوەڕێ ڕەحمەتەکەی تۆ ئەەکەم پەیوەندیم لەگەڵ تۆ یا دروست بێ لە پڕ لە کتوپڕێکە تۆڕی ئەو ماسێکی زۆر گەورەی تێ ئەکەوێت و پەیوەندێکی زۆر بەهێز لەگەڵ خۆیان دروستەکە زۆر کەس هەیە ئەنواع جۆری سەدەقە و خێر و خێراتەکات لەعل خوای گەورە دەرگایەک لەو دەرگانەی کە ئەوێ لێ بکاتەوە لێ ناکاتەوە لە پڕ دەرگاکانی خێری لێ ئەکرێتەوە ئێمە نابێ مەئیوس بین ئەبێ کارکەین ئەبێ خۆمان مانووکەین چاوەڕێی لطفی ڕەب العالەمین کەین ئێمە هەمومان پێویستمان بە سەبر هەیە پێویستمان بەوەیە ڕەحماتی خوا و دەرگاکانی ڕەحمەتی خوا ئینە لله نەفەحات خوای گەورە کۆمەڵە نەفەحات و هەوای ڕەحمەت و نەسیمی ڕەحمەتی هەیە خۆمان بخێنە بەری لعل رب العالمين درجاي خيرمان لأكاتو وميدا كم درسمان يشيك بيلو درساني كنسيم رحمتي خوا بسريا داو باري چون لروج بيروزكاني جمعة وعرفو
لە ڕەمەضان و لە زۆر مەوسیمی تر و دوای بانگەکان و دوای نوێژەکان و مەوسیمی ڕەحمەتدا ئەبارێ لە مەجالیسی ذکریشە مەوسیمی ڕەحمەتدا ئەبارێ خوای گیان و ئێمە لەم ڕۆژە مبارەکە کە ئەعمالەکانمان بۆ لای تۆ بەرزە بێتەوە و خۆمان خستۆتە بەردەم ڕەحمەتی تۆ لەم ماڵەی تۆیە خوای ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای دڵمان پەیوەستی خۆت کە دڵمان ئالوودەی خۆت کە لە گوناهەکان دوورمان خەرەوە عیبەکانمان دابشارە خوای گیان لە گوناه دوورمان خەرەوە پەروەردگارە لەکوێ خۆمان پێ کۆنتڕۆڵ نەکراوە هاوکاریمان بکە یا ڕەب العالەمین بمان گێڕە لە وەلیەکانی خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان حرمەتمان زیاد کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ناومان لە مەلەئول ئەعلا تۆمار کە یا ئیلاهی ناومان لەلای گەورە پیاوان باس کە یا ئەکرەم الئەکرەمین سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم سڵاوی ئێمە بە هەموو ئەنبیا بگەێنە پەروەردگارا داوا لێکەین سڵاوی ئێمە بە ئەصحابی رسول الله صلی الله عليه و آله وسلم بگەێنە سڵاوی ئەم مەجلیسەمان یا ئیلاهی بگەێنە تەواوی پیا و صالحان و گەورە پیاوانی ئەم ئومەتە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە هەموو دووشەمانە لە خزمەت ئیمامی نەووی ئیمامی غەزالیین یا ڕەبی خوای سڵاومان بۆ دوو کەڵە پیاوە بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە خوای ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە یا ڕەب العالەمین ئەومان نەخۆشە شیفای بدە پەروەردگارە ئەومان گرفتێکی هەیە بۆ چارەسەرکە خوای ئارامی بەسەر دڵمان ئەببارێنە ئارامی بەسەر ماڵمان ئەببارێنە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمان ئەببارێنە خوای لە گوناهی خۆمان و خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردووەکانمان ببورە لە گوناهی برا خوشەکانمان ببورە لە گوناهی هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە پەروەردگارە لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببورە هەر کەس گوێمان لێ ئەگرێ پەروەردگارە لە گوناهی ببورە پەروەردگارە هەر کەس لە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتێکی بە ئێمە کردو پەروەردگارە داوا لێکەین عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان مردوویەکی زۆری ئومەتی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه و آله وسلم مردوویەکی زۆری ئەهلی تەوحید هەیە کە ئێستا خەڵک لەبیری کردوون کەس نییە دوعای خەیریان بۆ بکە خوایە ئێمە لە مەجلیسەوە دەست بۆ تۆ بەرزەکەینەوە دڵمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی هاوارت لێ ئەکەین یا ئەرحەم الراحیمین ڕەحمەت و بەزەی و کەڕەم و میهرەبانی خۆت بەسەریانە ببارێنە پەروەردگارە زۆر هاوسەر هەبوون بەبێ مناڵ ئێستا کەس نییە دوعا بە دوایانە بنێرێ خوایەوە ئێمە لە مەجلیسەوە دوعایان بۆ ئەنێرین پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە لە مردووی حازریان ببورە پەروەردگارە داوا لێکەین بە گەورەی خۆت لە مردووی ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ببورە یا ڕەبی خوای گیان وا خۆمان هەمومان خۆمان تەسلیم بە تۆ کرد یا ڕەب العالەمین خۆمان سپاردەی تۆ کرد سپاردە لای تۆ زایە نابێ ئێمە سایەمەکە یا ئەکرەم الئەکرەمین دینمان ئەخلاقمان ڕەوشتمان ئیمانمان علممان کەسایەتی و شەخسیەتمان بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گەنجی ئەم وڵاتەمان بپارێزە خوایە گەنجی ئەم وڵاتە بپارێزە لە خراپەکاری دووریان خەرەوە یا ڕەب العالەمین خوایە هانەمان بۆ لای تۆ هێناوە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دوعاکانمان قبول کە خوایە دوعاکانمان قبول کە خوایە دوعاکانمان قبول کە یا ڕەب العالەمین ئامین ئامین والحەمد لله رب العالمین